لە بەغدا زانیاری نوێ لەبارەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ئاشکرا دەکرێت. بەفشاری کورد ناوی لیژنەکەی پەرلەمان لە تورکیایەکی بێتیرۆر بۆ ناوێکی پەسەندکراوی ئیمراڵی دەگۆڕدرێت. ئەمڕۆ شانتی هەرێم و تێیسامی لەبارەی داهاتی نانەوتی هەرێم کۆ دەبنەوە، ستاندەری ژووردەکاریەکەی ئاشکرا دەکات. ڕۆژنامەی سەباحی نیمچە فەرمی لە ژمارەی ئەمڕۆیدا بڵاوی کردوتەوە دانوستانەکان گەیشتونەتە قۆناغی کۆتایی و بەم نزیکانە هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە دەست پێ دەکاتەوە. سەرچاوەیەکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە سەباحی وتووە دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە هێشتا یەکلای نەبۆتەوە، بەڵام دانوستانەکانی گەیشتۆتە قۆناغی پێشکەوتووی باش تەنها چەند وردەکاریەکی بچووک ماوەتەوە. ئەوە لە کاتێکدایە بەپێی هەواڵێکی ئاژانسی ڕۆیتەرز کە لە چوار سەرچاوەی کەرتی نەوتی عێراقەوە وەریگرتووە تا ئێستا هیچ جۆرە ڕێکەوتنێک لە نێوان بەغدا و کۆمپانیا نەوتیەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن نییە. وتیشی سەرەڕای ئەوەی گفتوگۆکان بەرەو پێش دەچن، بەڵام تا ئێستا هیچ ڕێکەوتنێک نەکراوە. دوێنێ یەکەم کۆبوونەوەی لیژنە پەرلەمانیەکەی تورکیا بەڕێوە چوو، هەتاوەکو ئێستا تورکیا ناوی پرۆسەکەی بە تورکیایەکی بێتیرۆر دەهێنا کە ئەمانی گەرانی کوردی بەدوای خۆی داهێنا بوو، داوایان دەکرد پرۆسەی ئاشتی بێت. دوجار بەفشاری دەم پارتی لەناو لیژنەکە بڕیاردراناوەکەی بکرێتە لیژنەی یەکریزی نیشتیمانی برایەتی و دیموکراسی. ئاوکات قەندی لیژداوای کردووە کەوا لیژنەکە کاتی نەبێت و درێژخایەن بێت بۆ ئەوەی کەوا چارەسەری بنەڕەتی کێشەی کورد لە تورکیا بکات. لیژنەی یەکریزی نیشتیمانی برایەتی و دیموکراسی تا 31 کانونی یەکەمی 2025 لە کارەکانی بەردەوام دەبێت، بەڵام دەتوانرێ بە دەنگی 3 لەسەر 5 ئەندامان ماوەی کارکردنی بۆ 2 مانگی دیکە درێژ بکرێتەوە. بڕیار وایە ئەمڕۆ شاندی چاودێری دارایی و وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ وەزیری دارایی عێراق لەسەر پرسی موچە و شایستەی دارایی هەرێم و داهاتی نانەوتی هەرێم کۆ ببێتەوە. جێی باسا دوێنێ شاندێکی هەرێم بە پەلەگەیشتنە بەغدا، ئەو شاندا پێکاتبوون لە بەڕێوەبەری گشتی ژمێریاری وەزارەتی دارایی و بەڕێوەبەری گشتی باجەکان و بەڕێوەبەری گشتی بانکە بازرگانیەکان و 3 کەس لە بەڕێوەبەراتی چاودێری دارایی هەرێم و 2 ئەندامی تیمی هەژماری من. باگوێرەی بە دوواداچوونەکانی ستاندەر ناکۆکی نێوان هەولێر و بەغدا ئێستا لەسەر ئەوەیە حکوومەتی هەرێم دەڵێت ئێمە مانگانە تەنها 80 ملیار وەک نێوەی داهاتی نانەوتی ڕادەسی بەغدا دەکەین، لە بەرامبەردا بەغداش دەڵێت بەکەمتر لە 120 ملیار دینار ڕازی نابین. جێی باسە ئەگەر حکوومەتی هەرێم نەچێتە ژێر باری ڕادەستکردنی 120 ملیارەکە، ئەگەر هەناردەی نەوتیش دەست پێ بکاتەوە، ئەوە بەغدا موچەی موچە خۆرانی هەرێم نانێرێت.